وقتتان وخير ومیدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. دەورانە پۆست حکوومەتە هەرێمە کوردستان. من محاولە ئەکەم بۆ یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ کەسگەلێک کە لە ساحەیە ئەرکە سیاسی و مبارزاتیە خەڵکە کوردەوارە خەریکن ڕۆڵە تەجەسومە ئێرادەیە گشتی ئەبینن لەسەر ئەو بڕیارەی سەرکردایەتیە پارتە دموکراتە کوردستانە عێراق لێدوانێکمان بوێت لە دەورانە پۆست حکوومەتە هەرێمە کوردستان. و ئەمما مەسئلەیە کە ڕەبتی هەسووە لە ئینتەهای ئەم داستانە و بەحسی یەکەم مەسئلەی بەرخەرارکردنە تریبوناڵێکە بۆ تاوتوێکردنە مەرگە کاک شوعەیبە زارعی دوێ کە لە مەقەڕە کۆمەڵەی شۆڕشگێڕە زەحمەتکێشان. بەرقرارکردنە ئەم تریبوناڵە هۆ سەبەبی ئەوەسە کە ئێرادەیە جەمعیە خەڵکە کورد بۆ عەداڵەت تەجەسومە مادی پەیاکات و ئەم تریبوناڵە منجەر بدانە حکم بوێت یا بەراعەت یا محکومیەت و حتمەن ئەگەر هەر کام لەمانە بوو ئەو جار تەکلیف لەگەڵ قەزایای ئاوا مشخص ئەکرێ و ئەبێتەوە سەرەتاوە دەستپێکە نواندنە ئێرادەیە کوردان بەسەر هەڵسوکەوتێک کە فەزایە کۆمەڵایەتیە ئەم سەرزەمینە لەژێر تەئسیرە خۆی دانی. بۆ خاتری ئەوەی کە بەرچاومان ڕوون بێت و بۆ خاتری ئەوەی کە بزانین بەحسە چی ئەکەین و بزانین مەبەستمان لە دەورانە پۆست حکوومەتە هەرێم چییە، ئێشێ لەگراوە دەست پێ بکەین کە ئێمە ڕوبەڕووی واقعیەتێک بووین و واقعێک بووین و کە پێیان وت سەرکەوتنە شۆڕەشە مەردەمە کورد لە کوردستانە عێراق. و دیعایەی بۆ کریا دوای ڕۆخانە سەدام حسەین عێراق نوێ توانی لە ژێرە ناو فۆرمە فدراڵیە ئەنچێ کە پێی ئێژن پەرسە کورد یاسایی و دەستوری بکرێت و وا بانگەشەی بۆ بکرێت کە مەسئلەی کورد لە کوردستانە عێراق تەواو بوو. لە ڕووی خەتابە سیاسی و دام و دەستگای حکوومەتە هەرێمە کوردستان بوو بە گادفادرە پارچەکانە ترە کوردستانە قەومی ئیتنیکی و پەیامیان ئەدا لەم جۆرە ڕستەگەلەی کە مەسەڵەن جەلال تاڵبانی ئەیوت سەربەخۆیی کوردستان خەونە شاعرانەس، مەسعود بارزانی ئەیوت کێشەی کورد کێشەی سیاسیە و ڕێگە حل نظامی نییە و ئەم قسەگەلە بوو بە باو. خولاسە لە فەرشە قرمز تا چمکگەلە فاسد تا چۆنیەتیە سڵاوکردنە ڕوودا و تیوی تا کاژێروتنە شاهۆ ئەمین بوو بە سەرچاوی نەریتسازی نۆڕمسازی چمکسازیە بێهودەیە هەرێمە کوردستان. ئەمما کوردیواتنی نیشانەی ڕۆژ لە بنە ڕۆژ و دیارە. ئەڵبەتە کە ئێمەمانان کە دەرگیرە ژیانە خۆمانین و بژێوکەی ژیانە خۆمانین و بە شوێنە مەسائلێکی تر چوین تەبیعەتن ئامادەیە دنیای بگرە و بەریدەیە ئەمڕۆ نین. ئێمە لەوانەیە فێر بووین چۆن سکمان تێرکەین، فێر بووین متودگەلە جەدیدە بەدەست هاوردن نان چییە. ئەمە ئەوە بەو معنaa نییە ئێمە دەور و بەرمان ئەناسین، ئەمە بەو معنaa نییە ئێمە لە ساحەیەکا کە تیا دانیشتین ئاگادارین، ئەسڵەن بەو معنaa نییە. داستانە حکوومەتە هەرێم چییە؟
ئێمە بەڕەسی ئەەکەین. من دەعام کرد کە حکوومەت هەرێمە کوردستان دەمێکە هەر لە ئەووەڵ و نەبووگە. بۆ تێگەیشتن لە ئەمە عێراق هیچێک نییە بێجگە لە جوغرافیایەک عیدەی ئینسانی واتیە لە ڕێگەی بڕێک موئەسسات و شتێکی هەست بەناوە دەسەڵاتێک کە ئەچێتە بەرەو کە نمود پەیا ئەکات لە یاسا، نمود پەیا ئەکات لە قڕۆخکاریە بەسەر داهات و باج و قڕۆخکاریە بەسەر پوڵ و قڕۆخکاریە بەسەر تاوتوێکردن و ئاڵۆگۆڕکردن و پاشان قڕۆخکاریە بەسەر تونند و تیژی و دەسەڵاتە نظامیە. ئەمما چون ئێمە تا حدودێک سەختە بۆمان بڕێچت لە یەک بکەینەوە و لە ڕووبەرە عمومی و بەعزێ مەواقع بۆمان ئەخونجێت کە هەر بە درۆبی وەینە بەرەوە و پاشان ئیعلان کەین لە هەر کوێکا تەواو بوو بڵێنەوە بیخێنە من لە فڵانە کەس و بیخێنە من لە فڵانە کەس و لە مەسئلەکە قوتار بین. با من بە خوێندنەوەی ئەمە دەست پێ بکەم خەبەری هاتە دەرەوە کە گویا پارتە دموکراتە کوردستانە عێراق ئەمڕۆ هەڵوێستی گرتگە و بایکۆتی کردگە. پارتی بایکۆتی هەڵبژاردننی پارلەمانە کوردستانی کرد هەڕەشەی کشانەوە لە کابینەیە شیاع سوودانی دەکات. لێرەدا لایەنەکانە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت دەخینە بەردەم بەرپرسیارەتیە نیشتمانی لە جێبەجێکردنە دەستوور و تەواوی خاڵەکانی ڕێکەوتنی سیاسی و ئیدارەی پێکهاتنی کابینەی ئێستای حکوومەتی عێراق. ئەووەڵین کارتێک کە پارتە دموکراتە کوردستان دەری ئەخات کارتە فەشەلهێنان بە دەوڵەتە ئیعتلافیە شیاع سوودانیە. پێک هاوردنە دەوڵەتە ئیعتلافیە شیاع سوودانی عێراق 2003 تا ئێستا هیچ شتێکی یاسایی نەچووگە سەبەرەوە، هیچ دەراوێشتەیەکی یاسایی نەبووگە. ئەگەر بە گوێرەی یاسا بچیتە بەرەوە نابێ پۆستە ڕیاسەتی جمهوری بەن بە کورد، نابێ پۆستە وەزارەتە دارایی بەن بە کورد، نابێ پۆستە وەزارەتە ئومورە خارجە بەن بە کورد. ئەمانە هەمان فۆرمۆڵ کە لە لوبنان کڵاپسی کردووە، هەمان فۆرمۆڵ کە گەرتۆربەر کاتە خۆی هاوردی هاوردێنە عێراق. و ئەم مێتۆدیانە بەحس کرد کە تۆ ئەسڵەن فۆرمۆڵە سیاسی نووسینە دەستور خۆ وەقعێکی نییە. ئێمە نەمایشێک شانۆیەک لە ڕۆ ئەگێڕین لە پشت و بە کۆبوونەوە و پرتەقاڵ خواردن حەلیەکەین. ئەگەر کەسێک بێتە سەرە تەنسیقکردنی یاسایە عێراق کورسی مستەراوێک نادەن بە کوردەکانە ئەقلیمە کوردستان و نایدەن و نایگرن. ئەگەر تۆ پۆستە سەرۆکایەتی تا ئەبەد بوو خۆت دەستەبەرکردگە ریاست جمهوری دەستەبەرکردەمە ڕێکەوتنە سیاسی زەمن بە زەمن تەوازونە هێز ئەیگۆڕێت. وەختێ ئێوە تعبیرە لە عێراق فدراڵە دموکراتیکە پرۆسی دموکراسیەکەن یعنی ئەبەدیکردنەوەی موئەسساتە دەوڵەتە عێراق لەگرا دادگاهە فدراڵی ئەگەر هەڵە نەبم مادەی 92 دەستورە عێراق محکەمە لە ئیتحادیە تەنیا نەهاد تەنیا ئۆرگانێکە لە عێراقا وا شەرعیەتی تەفسیرکردنە یاسای عێراقی هەست. وەختە خۆی ئێژن کاورای لەو منتەقەی جوانڕۆ فقط ئەو ساعەتی بوو خەو پرسیاری لێ کرد ئەری ساعات چەنە؟ ئەیود مەیلی خۆمە بێژم چوارە چوارە بێژم پەنجە پەنجە.
خۆتۆ محکەمەی اتحادینیەی هەی، خۆتۆ حاکم محکەمەی اتحادینیەی هەی، تۆ چه حەدێکت هەست تەفسیرە قانون بکەی؟ ئەو سایانوت هەرچی گەرەکێ بگەنێت خوێی لێ ئەدەن وەی و حاڵە ڕۆژێک کە خوێ بگەنێت. ئۆکێ، چی ئێوەی ممکن کردگە؟ چی باعث بووگە کە ئێوە بوونە حکوومەتە هەرێم؟ چی؟ زعفە بەغداد ئێوەی کردگە سۆ حکوومەتە هەرێم. چی باعث ئێوە بتوانن بەردەوام بن؟ دیسانەوە زعفە بەغداد. ئێستا تۆ تهدیدە شێواندنە کابیدنی شیاع سوودانی ئەەکەی. شیاع سوودانی ئەتوانێت چی بکات؟ ئەتوانێت دادگای باڵای عێراق خەڵبەشێنێت و شیاع سوودانی دارودەسەی مقتەدا سەدر تەنیا جەریانێکە لە عێراقا، هەم هێزە سەربازی هەز، هەم هێزە شەقام و خیابانی هەز، هەم یەک ڕەوایەتی بۆ عێراقیەت هەز، ئەوی شیعەگەریە، کە ئەم شیعەگەریە ئەتوانێت بەرەی ناسیۆنەلیزمە عەرەبیش تێرکە، یعنی لە بەرامبەر شعوبیەیە ئێرانی بوێسێت، خەتمیەت بدات بە داستانە سوڵتانە شیعەیە ئێرانی بەناوە عەلیە خامنەیی، و ئێران لە پێگەی ئەم شیعە دەربێرێت و بتوانێت لە پێگەی مرجعیەتە شیعەوە خۆی دەسەڵاتە شیعە بگرێتە دەسەوە. ئۆکەی، حکوومەتە عێراق کڵاپسی پێدێرن چه اتفاقێکە کەفێ؟ عێراق بێ دەوڵەتە چه اتفاقێکە تۆڕێتە بەغا؟ تۆڕێ بەغاگری یا ئەگەری ئەوە لە بەغا دروست ئەوێ نێرەکەرێک کە بتوانێت ئەم کڵاپس بوونە فەزای سیاسیە عێراقە دروست بکات بێتە سەر مەیدان و کامیان؟ ئەمە بەڵگە ئەوەڵتان. بەڵێ نازانم بەکشانەوەی تۆ دەوڵەتە ئیعتلافی باتڵ ئەوێ چی پێیەکەن؟ مەودا بۆ مقتەدا سەدر پەیدا ئەوێ مقتەدا سەدر بێت و ئەو جار داوای لێ بکەن کە نەزم بەرقەرارکەوە عێراق لە مۆقعیەتە کڵاپس بوون دەربێنێ بەرەو انتخاباتە زوودڕەس لە عێراق ئەڕۆن. خۆ تۆ ئیسە تهدیدە شیاع سوودانیەکەی ئەکشی تۆ تەوافقاتی پێنادەی، تۆ بەرگەیە ئەم کشانەوە ئەگریت، بەرگەیە تەبعاتە ئەم کشانەوە ئەگریت. تۆ ئەگەر بەرگەگیرە ئەم جۆرە تەبعاتە لە عێراق بووی بۆ کەرکووک و دابەدەس و ڕۆڵە گیان، تۆ ئەگەر ماڵە ئەم قسانی تۆ ئەتوانی بەرگە بگری و ئەتوانی ململانێ بکەیت و سیمڕ بکەی. بزانە ئەو تو سەرێژێ بۆ تێگەیشتنن لە هەر دەسەڵاتێکی مستەقەر بە پێش لە ئستقرار گرتن یا عەدەمە ئستقرارێک کە ئەو پیاتێ ئەپەڕێت بنوارە. گەرەکتە دەسەڵاتێکی مستەقەر بڕۆخێنیت بنوارە لە چه شرایطێکی عەدەمە ئستقرارە بە ئستقرارگەی هەر ئەو شرایطە ئەیڕۆخێنی. هەبزانی شرایطە زەعفە لە بەغا بەردەوام ناوێ حتا ئەبەد. تۆیش ئەزانی منیش ئەزانم گشت کەسێ ئەزانێت. ئەنچە تۆ پێی ئێژی پرۆسەی دموکراسی درۆزینە بە دروستکردنە کۆمەڵێ تاقمە چەکدارە ڕاوڕوتکۆرە فاسد، ئەمە لە جێگەیەکە تەواو ئەوێ یەکێک بنەخەنە لەو عێراقە پەیا ئەوێت و ئەم فەزا جێمەکرێتەوە. هەروە ئمڕۆ خەڵک لە ئیقلیمە کوردستانە شەکەتە موچە ئەکا هەڵاقونێ بە دیارە دادگای فدراڵی و هەروە لە جنوب عێراق و لە بەغایشا خەڵک مستەعسل بووگە بەدەستە گروبگەل و تاقمەگەلە چەکدارە شەریکە لە ڕاوڕوت و فەسادا یەکێ پەیا بوێت ئەم فەزا بگۆڕێت بەڕەژیر پێی وەرد و دەستانە کێشێت و نەک بەو مەعنا کە تۆ لە ڕۆژە ئەوڵە بۆ ئەمەدا نەنریاگیها من خەریکەم و واقعێ کە تۆ خەریکی تیا بازی ئەەکەی تعلیلەکەم وەنە من ناوم نیاگە ئەمە دەورانە پۆست حکوومەتی هەرێمە، حکوومەتی هەرێم نییە. خۆتیش دەزانی جا ئێستا تێمە سەرێمەی کە تۆ ئەمانە بۆ ئەنووسی.
تەواوی خاڵەکانی ڕێکەوتنی سیاسی و ئیدارەی پێکهاتەکانی کابینەی ئێستای حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی بەڕێز محەممەد شیاع سوودانی بە پێچەوانەی شەوە ناتوانین بەردەوام بین لە پرۆسەی سیاسیدا، هەروە بۆ ڕای گشتی ناوخۆیی عێراق و نێودەوڵەتی ڕادەگەێنین. سەرڕای متمانە بەخۆبوونمان و بە پشتیوانی گەلی کوردستان بەوەی کە چۆن لە ساڵی 92 تا ئێستا لە سەرجەم هەڵبژاردنەکانە زۆرینەی خەڵکی کوردستان متمانەیان بە پارتیمان بەخشیوە، ئێستاش بڕوامان بە خۆمان و گەلەکەمان هەیە کە هێزی یەکەمی کوردستانین، بەڵام لە سۆنگەی تێگەیشتنمان لە پێگە و بەرپرسیارەتی مێژوومان لە پاراستنی مافەڕەواکانی گەلی کوردستان و سیستمی دموکراسی و فدراڵی عێراق، هەروەها ڕەوایی نەدان بە هەڵبژاردنێکی نادەستوری و نادۆمۆکراسی وەستانەوە لە بەرامبەری سەرجەم ئەو پێشێلکاریانەی دەستورە کە لەلایەنە دادگای باڵای فدراڵی و بەرامبەر بە هەرێمە کوردستان و دامەزراوە دەستوریەکانی ئەنجام دەدرێت، بەگشتی وەسەپاندنی هەموارە نادەستوریەکانی یاسای هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی کوردستان بەتایبەتی گشتی و بەتایبەتی و سەرجەم و ئەم ئەدەبیاتە مۆغڵەقە ئەحمەقانە فقط لە ئێوە ئەوەشێتەوە. ئەمەی کە ئەو دەتت ئەدات و ئێژێ ئێمە بۆ خۆمان وا نایژینها، ئێمە لە 92 تا ئێستا دەنگە یەکەمە کوردستانویین. ئێستا تۆ لە چی ئەترسی ئەم هەڵبژاردن؟ من ناترسین هەڵبژاردن کە ئێمە حتمن دیسانەوە دەنگی یەکەمە کوردستانین. ئەی لە چی ئەترسی؟ تۆ لە یاسای هەڵبژاردن ئەترسی، وەێ تۆ لە هەڵبژاردن یەکەمی بزانە ئیستا تۆ ڕەتفعلە بەرامبەر بە حکومەکان و ئەحکام دادگای باڵای عێراقە لە پرۆسەسە هەڵبژاردنە دەی تۆ هەر یەکەمی چ فەرقی بکە؟ تۆ لە 92 تا ئێستا نێرەکەرە مەیدانی، ئەگەر ڕاز ئەەکەی ئەم دەفعیشە هەر نێرەکەری ئیستا خۆ هەر دزی لێ بکەن 50,000 دەنگە دزن، خۆلەو زیاتر لێ نادزن. ئێستا تۆ 10 کورسی 11 کورسیە کورتەکانە لە دەستداگەن، مەگەر نێرەکەرە کوردستان نییەی دەی دەنگە ئەو 11 کورسیە وا تۆ بود بیخرە ناو دەنگەکانە خۆت، 11 کورسی زیاکە بۆ خۆت لە پارتیە، نە فشردەیە ئەم 11 کورسیە بکە بیکەوە 5 کورسی، دەنگە ئەم 11 بەڵگە گوێپانە بۆ تۆ ئاهاتنە پشتە کابینە با بێتۆ 5 کورسی بۆ تۆ. بۆ تۆ نایتە ناوە ئینتخابات، بۆ تۆ نایتە ناوە هەڵبژاردن، چون هەڵبژاردن قەرار نییە بکرێت کارە ئێوە تەواو بووگە، هەڵبژاردن ناکرێ ئێوە کڵاپستان کردگە تەواو، دەمێکە کڵاپستان کردگە ئێوە مەئموریەتتان تەمام بوو. ئیدامەدەین پس ئەم قسەی تۆ دروست، تۆ ئەگەر هەر یەکەم وگی تا ئیستا لەمەوە بە دوایش هەر یەکەمی 2000 نەفەر قاچی تێبخات و هەر یەکەمی. ئیسا تۆ بگی تۆ دایکە دایەی مهرەبانتر لە دایک، ئیسا تۆ ئیستا ئەگەر شتێ بدۆزیتەوە و عنوانە پارتە دموکرات و کوردستانە عێراق شتێ نایاساییەک بدۆزیتەوە ئەڕۆی ئێشێ شکات بکەی بە مەحکەمەیە باڵای عێراق و نەخۆت ناتوانی هەروە لێی تەڕاتێن بکەی، ناتوانی. ئەو حکومەکە ئەداوە ئەو لێو دوا ئیلتزامە جێبەجێکردنی پێدات، تۆ هەروە لە خۆت ناتوانی قسەی وا بکەی. ئاغایانە پارتی پاراستنی مافەڕەواکانی گەلی کوردستان، مافەڕەواکانە گەڵە کوردستان چییە؟ مافەڕەواکانە گەڵە کوردستانەوە سەر بوێتەوە پێشمەرگەی تۆ وە مانگی 400,000 دینار. مافەڕەواکانە گەڵە کوردستان چییە؟ ئەوەسە گومرکات دابنێ بۆ خۆی تۆ بیت زیبیکەیتە گیرفانە. مافەڕەواکانە گەڵە کوردستان چییە؟ دقیقاً چییە؟
سیستمی دیموکراسی و فدرالی عێراق هەروەها ڕەوایینەدان بە هەڵبژاردنێکی نادەستوری و نادموکراسی و وەستانەوە لە بەرامبەر سەرجەم پێشێرکاریەکانی دەستور لەلایەن دادگای باڵای فدرالی بۆ تۆ کێ ئەم حکومە دەی؟ کێ تۆ ئەم حکومە دەی؟ دادگای باڵای فدرالی تەفسیرە قانونەکە. چۆن تۆ تەفسیریەکەی؟ تۆ کوڕەکەی ئەتوانیت سابەتی بکەی کە کارەکان کردێسی نادەستوریە. تۆ ئەگەر نادەستوری بوێنی لەشێ بڕۆی مەحامی خاصی بۆ بگری، مەحامی خاص بێتە مەحکەمە لە دۆسیەی تۆ دفاع بکە، قازی ئێشێ تەشخیص بە تەشخیصە تۆ لە نادەستوری بوونە ئەوە دروستوکە. تۆ چکاری تەشخیص بێی؟ بڕیار سیاسیە دەی وەکامە زۆر تۆ چ زۆر عێراقە شێوێنیت؟ واقعا بزانم تڕەهاتە ئێمە تورکیەمان وا لە پشتەوە تورکیە تێتە خوار و تورکیە گووی وا ناخوا. بۆ گووی وا ناخوا؟ تا دەرسە ئەوڵە سیاسی پێبەم. دەرسە ئەوڵە سیاسی ئەوڵەن تورکیە منافعی کە گەرەکێ لە عێراق بیوە و لە بازاڕە عێراق بیوە خەریکە ئێوە بێ ئەوەی هیچ مەسئولیەتە لە بەرامبەر عێراق بگرێتە ئەستۆ لە نەوتی لە خەیر و بەرەکەتە نەوتی هەسی، لە هاوردە و بردەکردنە کالا هەسی، لە ئەنوا و ئەقسام. ئاسڵەن تورکیە ئەگەر ئیستە نانی هەسبی خوا بەهۆی ئێران و عێراق نان لێخوا. وەگەنە سەگ دۆنر ناسێنی، سەگ بیبەرە تورکی ناسێنی. و تورکیە وڵاتێکی کەشاوەرزیە، یا بیبەر ئەفرۆشی یا کەباب ئەکا بە هەموو نەوعێ. ئیتر شێوە نەماگە ئەمان کەبابی پێ نەکەن. کەباب بە سەرۆخکن و کەباب بە دانیشتن و کەباب بە پاڵکەوتن و کەباب بە ڕێوخڵاوە کەباب بە هەجێکی تر نەماگە. تورکیە وڵاتێکی کەشاوەرزیە. تورکیە تێت عێراق ئەگرێ واقعاً تۆ ڕازەکەی دەرسە ئەوڵێ کە ماکیاوێلی لە سیاسەتا ئەیداد ئێژێت. شاید گرتن ئاسانوێ بەڵام ڕاگرتن ئاسان نییە. نەمەردەمە عێراق، نە جەهانە عەرەب، نە شەقامە عەرەب، نە شەقامە کورد عادەتی نییە بە حکومە جەیش تورکیە لە هەولێر نێسی. ئەگەر ئەگەر ئەرتش تورکیە بێتە هەولێر، دەوڵەتە تورکیە حکمە مەرگە خۆی سادر کردگە. حکم مەرگە خۆی سادر کردگە. بۆ ئێران چنۆرە لەوێ دانیشی تورکیە بێتە ژوورۆ. واقعاً تۆ وا فکرەکەی؟ دەوڵەت تورکیە ناتوانێت لەوێ دانیشی تێت سوێڵی خاسکە ڕیشیشی لەسەردائەنێ، قونیشی لەسەردائەنێ. دێم اتفاقە بکەوێ خۆ پەکەکە کەس کۆی ناکاتەوە لە ئیقلیمە کوردستانە، کەس کۆی ناکاتەوە. پس ئەم ڕاوڕوت و چرت و پرتە بنێنە کنار و تورکیە گووی وا ناخوا و غەڵەتی وا ناکات بە حیاتی بیکا خۆی نابوودەوێ. تورکیە بەرگەی 6 مانگ شەڕە تەواو ناگرێت، نەخۆی ئەیگرێ، نە ئابوووریەکەی ئیگرێ، نە پێکاتەکەی ئیگرێ. تورکیە ئەوەنە شوناسە ملیەکەی فرەجایل وە شکەنەندەست تا ئافتاوی مستراوەکەنیان مەسینەی مستراوەکانیان پەرچەمە تورکیەس لەبەرەوەی لە بیریان نەچێ. شۆرتە پایان پەرچەمە تورکیەس، لە ناو ئۆتاقەکەیانە پەرچەمە تورکیەس، سەرە کۆڵان پەرچەمە تورکیەس، ناوە تاکسی پەرچەمە تورکیەس. لەبەرەوەی ئەم گەماڵ باوکانە لە بیریان نەچێ تورکن، وەگەرنە لە بیریان ئەچێ تورکن. 24 ساعت شار بێ وەقتیان لە تورکیدا ئەکەفن. هەڵی بوو دۆنەر نەفرۆشی لەو ئیستانبوڵە خۆیە دەڕێنی. متوجه بووی تورکیە ماڵم قسانە نییە. لە خۆتانە خۆتانی بۆ فش مەکەن و جەماعەتە پەکەکە و جەماعەتە پارتی. بەڕاستی تورکیە گەورەترین تەهدیدە لەسەر نە ئەوە پەکەکە بۆ خۆی نەقش تعریفەکاتەوە. ژیو من لەگەڵ دانیشکم لەبەروی تورکیە نێتە ناو بێزەحمە قنە جەم کە بڕۆ ژوورەوە بۆ تورکیاگە کوڕی. ئەرێ تۆ خەتە مقدمە جبهە دوای لەکوێ پەکەکە قەندیل چیەکەی لە قەندیلە؟ هەڵەخۆیتەوە و داخۆیتەوە خۆدەشە ئەبلەخەرە تۆ کەی ئەچیتە شەڕ؟ کەی ئەڕۆیتە شەڕ؟ ئیستامە پشتە جبهەز تەدارۆکات و تەدری بەدەی بڕۆیتە شەڕ دێ باوەڕەکە ئێمە شەڕ ناوێنین لە تۆ.
چیەکەی لە قەندیلا دانیشتگی ئەمە گشتی فشە دلۆ دەلەسەی مشتی فاسدە وان نان ئەخۆن بەم گوادی ئێمە لە ناوە جەمعیەتە کووردا یەک 300-400 هزار نەفەری جاکەش و گەوادە نانخۆرمان هەست بە چمکە کوردەوە ئەم کوردە بۆ ئەوان بووگەسۆ شۆغڵ دەرامەدی پێ دەرتێن و هەڵیۆخەنەوە و ئەچێ بەرامبەر بە هەرێمە کوردستان و دامەزراوە دەستوریەکانی ئەنجام دەدرێت بە گشتی و سەپاندنی هەموارە نادەستوریەکانی یاسای هەڵبژاردنی خودی شەشەمی پەرلەمانی کوردستان بە تایبەتی بە بەرژەوەندی گەڵ و نیشتمانێکی دەزانین کە پارتیمان نەچێتە ژێرباری پەسەندکردنی بڕیاری نادەستوری و سیستمێکی سەپێنراو لە دەرەوەی ئیرادەی گەڵە کوردستان دامەزراوە دەستوریەکان و بەشداری هەڵبژاردنێک نەکا کە بە نایاسایی و لە سایی سیستمێکی سەپێنراوە و بەڕۆ دەدەچێ ئەمەی تۆ وتە یعنی گوت خوارد ئەمە زانی وەسەچی کابرایە هەڵشکیاگە بەڵام دەسێ قات و ڕیباتی شیکە کاتە بەر سوارەوە نەوشە ئەویە کەس خەبەری نییە ئەمە لە چەند بانک پارەی قەرزی هاورگە کەس نازانێت لە 200 نەفەر پارەی سووی هاورگە سووی ئەم ئەداوە دەسە ئەو سووی ئەو ئەداوە دەسە ئەم ئەوەی هێشتی گێسیوە چییە دەسە قات و ڕیباتە کەس و وەنەوشە کەس و فشەفش و ساعەتە ڕۆلەکسە دەسیزی هێشتا پەنج خاوەن پوڵ و سوودەر نەگەینە لە یەکتری بزانن ئەم کەسە لە 500 جێگا قەرزارە کاریشی ئەمەسە قەرزە ئەم ئەدا بە دەسە ئەو قەرزە ئەو ئەدا بە دەسە ئەم قەرزە ئەم ئەگرێدا بە ئەو وەو کارەی سڵێمان هەڵۆشەوەیی کرد مەسەڵەن لە پڕێکا دوانیان ئەزاننەوە یەکتری کاورا کاو لەوێ لە بینەچی تۆ دەمێکە لە ڕۆژە ئەووەڵ و هاتووی مەردەمە کورد نابوودکەی دەست لێستۆ کارە تەواو بوو گریمانەیە ئێمە بۆ ڕوانین لە پارتی چییە؟ گریمانەی یەکەم پارتی حیزبێکە تەلاش بوو گرتنە دەسەڵاتە سیاسیەکە من معزەرەتم ئەس بە ئەدەبیاتە شەقام شتێکی پێژن بە ناوت جرت بۆ خۆتی لێبە ئەمە یەک گریمانە غەڵەتە پارتی هاوە شوێنە پوڵ و بەڵێ بۆ چون پارتی کۆمپانیە شۆغڵە دەرامەدێکە کە لە ئەوزاعە عێراقا بۆ باڵانسکردنە کورد و خەساندنە کورد بەکارتێت وەکو کەرەستە بەکار هاتگا خۆ ئێستا پارتە دموکراتە کوردستانە عێراق بەڕاو و ڕوودکردنە زیاتر لە 200 میلیارد دۆلار بە مەبەستە خۆی گەیگە تەبیعەتەن بە مەبەستە خۆی گەیگە ئەگەر پارتە دموکراتە کوردستانە عێراق هەدەفی حکوومەتکردن وایە یاسای دائەنیا نۆرمی دائەنیا کەسایەتی بۆ دروسە کرد ئینسانە کوردی بۆ دروزە کرد چون ئینسانە کورد کەرەستەی دەسی بوو من ئێستا خەریکم جریانێکی شۆڕشگێڕی دروزەکەم من بەلام و مهمە یارانم وەفایان بوێ بۆی خۆمیشی وەفام بوێ من بەلام مهمە کە قسەیەک بکەم خەڵکی کوردی پێ گەورەکە لەبەر ئەوەی هێزە من هێزە خەڵکە کوردە من خەڵکێکی خەسیاک خوێڕی بێبەرودووە هەر کەسێ سوار بوێ ملی پێبا بە قەڵکم نابێ بە ئەبزارە من بەڕاحەتیە بێ بە ئەبزارە دەوڵەتە ئێران کەرەستەکەی هەست من نێزم پس من خەڵکێکی شۆڕشگی ڕێشێ دروستکەم من کە چوار دەورم دژمن گەمارەوەی داوێت ئینسانێکی شۆڕشگێڕی بە ئەخلاقی بە ئوسولی بە پرینسیپ دروزەکەم تۆ هاتی مشتی کارمەندی مشەخۆری وە پوڵە دروست کرد بۆ تۆ فەرق ناکە ویلاکەت لە سەرێ ڕەشوێ یا لە عەزیمیەوێ لە عەزیمیەوێ یا لە ئافریقای جنوبی وێ لە ئافریقای جنوبی وێت یا لە سۆمالی وێت تۆ دۆلارە واپێ دۆلار ئەدەی مستەخدم تێ بە ئەندازەی ئەوەی کە مەسینە باتە دەست و چەقڵاو بە لێ بابەجێک و پیای مهمێکی بە پارە دەست
وڕۆژی ئەوەڵیش هەرم قەوڵە بە چۆدریاگە تۆ دەمەیەکە کارە تەواو بووگە ئەمیشەیانی تۆ هیچ گوێ ناخۆی تهدید شیاع سوودانیەکە یەکشیت و لێبکشێرە بزانم چیەکەی دە عێراق کڵاپسەکان لە بەغا چه اتفاقێگەکەوێ تۆ لەم ڕاوڕ تا هەڵخیت و داخیت و ئەیوەیت و تۆنە قارەمانی ئیستە مردمە ئەقلیم و کوردستان وەکو ڕۆسەمت دەستدان گشتیان وەکو سمە سوچەڕ خۆیان پێچاگەس و نەوەگیانی تۆوانەیە تۆ شەزانی وانە منی جێزانم وانە تەواو بووگی ئەشە کۆمەڵێ نەمایشات بکەی وەکو حەڵقەی فیلمە ترسناک هەست لە پڕێکا لە ئینتهای فیلمەکۆ کاورە چاوەکات ینی بەردەوامە هەڵقەی سیزنە ترتێ سیزنە یەک ئەو سەلام سیزنە دوو ئەحمە و مەلامچە سیزنە سێ قیادە موەقەت و ئیدریس و مەسە سیزنە چوار نێچیر و مەسرور نە ئاغا گیان نە تەواو بووگەوە گیانە باوکە تەواو بووگە توی شەزانی تەواو بووگە بەڵام یەک فەرقی واتیە یەک پنس لەوانەی تۆ فکرەکەی هەنە تۆس من نایەڵم هەنە تۆبێ باوەڕکە نا ئێشێ وادارە بکەم بڕۆی وەکو چۆن بەوە بەختەکان وە ئاوارە بوون تەکتوان لە کەرەجا سێویان ئەکەندۆ لە ساوە و هەناریان ئەکەندۆیشە بڕۆیتە هەنارکەندن تەوا بوو دەبێکە پێتانم وتکە ئۆکەی تۆ بکشێرە و عێراق کڵاپسکە چی دەکات ئەمریکا تێ ئیدارەیەکە ئەلیە خامنەی نەفەرێگە هەنیری ئیدارەیەکە انتخاباتە جدی دەکەن باز انتخاباتە جدی دەکەن هیچ کوێکی تیا ناخۆن کورسی نایەت هیچ کەسیش بۆ هیچ کەسی تر ملدا نادا بۆ چێشێ ملدا بدا نوری مالکی زمانی ملی بۆ تۆ دائەدا کەس نوری مالکی نەهێناسی نوری مالکی ستە لە تۆ دەسترە پولیشی هەست و مستەخدمیشی هەست مقتدا سەدر بۆچی ئێشێ بۆ تۆ ملبا مقتدا سەدر تەسحیەی تەواویدا 80 کورسی بردو لە پارلەمان بەریدانەی گەرەک بوو خۆی نەدا لە پرۆسەی سیاسی عێراق قشایەوە لەبەر خوێنە مەردەمە عێراق وای نیشاندا محکەمەی فدراڵی نەگرت احترامی دانیا بۆ محکەمەی فدراڵی مقتدا سەدر بەرەندەیە بازیە کەس مقتدا سەدر بەڕاحەتی ئەتوانێ بێتەوە و بەڕاحەتی جاران ئەگەر 5 ملیۆنی لە پشت و ئیستە ئیزی 10 ملیۆنی وا لە پشتا دەیعنی مقتدا سەدر قدرت من لە بەغا بێتەوە تۆ ئەتوانی حیتڕێن بکەی لە ئەقلیمە کوردستانە جداً واقعاً یعنی یەکێ بێت ئەم زەلکاوە عێراقە کۆکاتۆ لەم فەسادە دەری بێرێ کامە ئیرادە بەری پێگرێ تۆ کامە مەردموا لە پشتا تۆ فکرەکەی بە ئیشارەی یەکێک لە بەغدا و قامک بڕخسێنی ناتوانێ خەڵکە سلێمانیت بۆ بێرێتە ناوە شەقام هێلکە بگرێتە عەکس تۆ حکوومەتە هەرێم و پارلەمان و بنکەی یەک و بنکەی دوود دەی دنیا چیەژی وەختێمە قیامی مەردمە چیژی پس یاران ئێوە تەوەجۆتان کرد ئەمە هەر نەمایشە قەرار نەبوو انتخابات بکرین انتخاباتە چی بکری لە ئیقلیمی کوردستانە انتخاباتە چۆن بکرێ ئێشی تەمام بێت و کێشەی کڵاپسە یاسایی و خوا هەڵی نابرێ و عێراق زلکاوە و عەرەب هەرشۆڤینی گۆوە و باوکە و شیعەی قنڕوت و ئەمانە خۆشیان گشتیان نۆکەرە شیعە بەرساختەی شیعە خۆشیان یەهودی نەم بێشەرەفانە و ئێران خوا هەڵی نابرێ و شێوانی دێمان و نەیهێشت و چی بکەین و هەناسەی ساردمان و ئای کوردە بەختەکە و ئای کوردی نەفام و وی کوچەند بێ کەسە و ئەلم تڕە هەنجەم یەکەن ئەڕۆن گەوادەکانی شوان مشەخۆریان بوون و قنیان پانۆ کردو و $100 بەناوە کورد ئەفرۆشتۆ بە ئێمە و ئەیان هەسوویە قنیان ئەم لە چەپەڵەمە زیاتر و زیاتر یەکەن کوردبازیتان تەواو بوو تەواو خەیرێ دڵتان وا پێوە هەچی گەوادی و بێشەرەفیە تەحتەناوە کوردبازی و کورد و گلەکەمان و گەڵەکەمان و بەر و دوامان بیفرۆشن و بە ئێمە تەواو بوو بابەیان هەچیشتە لەم دنیا ڕۆژێ تەواو ئەوێ ئیمپراتوریە ڕۆم تەواو بوو تەواو بوو ئیمپراتوریە بریتانیا تەواو بوو ئیمپراتوریەتە ئەمریکا تەواو بوو گەوادیە ئێوە تەواو بوو ئەکورد نابوود وایە نابوود بوو تایسە لە تایف و الحەیە لە ئێوە نایخوا تەواو بوو
ماوەی خواردتان ڕاوەڕووتان پێ کرد، فشە فشتان پێ کرد، خەڵکە ئێمەتان ناومید کرد. ئەمانە بۆ تاریخ هیچی نییە، ئێوە تەواو بوون. منیش ئەزانم تەواو بووگن، خۆتانیش ئەزانن تەواو بووگن. ئەو تڕەهاتەی نووسابتە دوو قەران نایەوێ انتخابات ناکەن. دەی تۆ انتخابات مەکە، هەڵبژاردن مەکە. حکوومەت ئەکسپایرە، عێراق دەستوری ئەکسپایرە، پارلەمانە نەبووگە ئەکسپایرە، سەرۆکە حکوومەتە هەرێمە حیزە ئەکسپایرە، سەرۆک وەزیرانە حیزە ئەکسپایر. لێ چ گوویەکە خۆی تەواو بوو، گشتی تەواو بوو. چیەکەی لەم وەسەتە؟ تۆ فکرەکەی بازی دموکراسی و قانون و یاساکەی کێشی تێری لە تۆ زرنتر فرە هەست. متوجه بووی؟ بازیە بازی نییە. ئەمە خۆڵە چاوە خەڵکی کردنە. قرار نییە انتخابات بێ. انتخاباتیش بوێ فەشەلی پێتێرن، انتخاباتیش بێت ئەوێت و تەقەلوبە لە انتخابات و باز دەوڵەتە عێراقی نەتیجەی انتخابات قبول ناکە، تەواو بوونێوەیشی و بە نەمایشە قانون و کڵاپس و ئەمانە بەیە نەمایشی جەم بوون و هەوا بڕۆن سوارە هەواپەیما بوون و بڕۆن و بێژن لە قنە خێرتان بوون و ئێمە کوردایەتیمان کرد بۆتان و ئێوە نەتان کرد و کەممان هاورد و دەرچوین. ئەمە سناریۆ کەس من 2 ساڵ پێش ئەعلامە ئەرتەشە کوردانم کرد تا بتوانین بەربگەون تا دەوڵەتە عێراق دەمێکە هات کەسۆ دینارە عێراقی مەوجودە، بانکە مەرکەزی عێراقی مەوجودە، سیستەمە کریدیت کارتیش هاتە گەیستە مەوجودە. ئەمە گشتی وابەستگیە خەڵکە لە سلێمانیا بە بەغداد. ئەمە عێراقە. تۆ ئەم گشتە دەسەڵاتمان و هەرێمە کوردستان و ئەمانەمە دەسەڵاتەکەی خۆتە. تۆ تەواو بوو چیت گەرەکەیتر 200 میلیارد دلارە دزیگتە بەستە. لەسەرتێ لە قنە دەرەچی لە ڕۆژ ئەوەڵیش وابوو، کارەکە و وابوو. ئەمە نەمایشە و ئەم انتخابات و هەڵبژاردنە لە ئەقلیمە کوردستان بە هیچ بارێکە بە سوکنایەک نەئەگەی و ناگا. تەواو بووگە، دەمێکە تەواو بووگن. تێ ئەقوچێنن دەرەچن، هەم پارتی هەم یەکێتی. بەڵام کردیان بچی وەکو حکایەتەکەی کەرکووک دەبیتەنە. ئەوە بەڕاستی جاشەکانە 16 ئۆکتۆبر دەرچوون. ئەی گەوا خۆتۆ ناوسکە نەوەڕیا و دفاعی لێ بکەی. گەڵ دڵپنەکان و هێزە یەکەمە کوردستان و حیزەکانە زلێڤانیت و ماجەڕای خوا کوڕکە بخولقاندایە دادەی خۆ لە ژێرە خەڵکیان نەویت. دێ وەڵا پارتی مقصر و پارتی هەر گەوا دووگە و نەوەڵا یەکێتی هەر جاشی 66 و گە. لەم وەسەتە مەعلوم نییە کێ چه کارەس. ئیستە پاڤڵ شێت و دەرمان خۆر و گەماڵ باوک و ملی پێ نەئەدا. وەڵا مەسرور حیز و گولە دڵ و شکاتیان لێ کرد و ملیان نەدا و کورد تەبا ناوێ و ئاخ کورد و پارە و پول و خیانەت و ئاخ کورد و فڵان. فاسە تەواو بوو. ئەم لاژە لاژ و گەوژە تەواو بوو. هەرچی من ماچوون خەتمە کەلامن و خاس ئەزانی من ڕاستێژم. خاس ئەزانی خوا منی هەنارگەیەوە نابود کەم. ئەنا لەم نابودستانە کوردەوارە من بۆ هاتم. خەمزە و مەمزە تەواو. تەکتەکە ئەو گەوادانەی پارتی و یەکێتیە لە بیرتان نەچێها. من پەیمان حەیدەریم فیلمی یەک بە یەکە گەواتان لێ ئەدەم هەڵتانە خستۆتان و شەهیدمان داگە و پارتیە حیزمان و یەکێتیە حیزمان لە بیرتان نەچێها. کاورای کەلاری مستەشار وگە لەژێ چاوم پێکەوتوتیان ئیدەیەک تێن و ئەڕۆن و بەرە و قای مەقامەتی و ئەگەڕێنەوە و وتم ئەوە چییە؟ وتیانەوە پێشمەرگە دیێڕینەکانە. وتم پێشمەرگە دیێڕینە چی؟ وتی وەڵا پێشمەرگە دیێڕینەکانە. ئەوە دیکتانە. وتی هەڵسامەوە 1 2 3 4 5 22یان جاشە خۆم بوون. هەردوویەکە مەحموود سەنگاوی هات ئەعترافی کرد. وتی وە گیانتان شەڕە کۆیت نەوایە غەڵەتە عێراقنەوەیە ئێمە نەبووین خۆ دەمێکە ئێمەمانەوت. ئەی چۆنێەوە باوەڕتان کرد قارەمان و ڕەپڕینتان کرد و ڕەپڕینە خەڵکی بوو خەڵکرە قارەمان بوو جدەن
ئەم فەزای فەسادە پڕ لە درۆ بۆچی خاسو بۆ میستە تۆ تێق و چێنی کەس نەوێ بەدگرێ ئەم دەفع ئەشتباو کرد منت گرم ئەشتبات کرد بۆیە منم تحلیلانە ئەەکەم وەختی ئەدگرم سابقەی 7 ساڵ تحلیلی تۆمەس کە تۆ لە کوێ خەرێکی دەرەچی چون ئێمە نە جینایەتکاری نەمافیاین ئێمە هاتکین لە ناو جامعەیەکی سیڤیلایزدا عەداڵەتیش بەرقەرارکەین تەمەدونە کوردیش بێرینەوە بۆیە بەمەی لە دڵەمان هەڵسوکەوت ناکەین واتانە پێ ئەەکەین مێژوو لە بەرامبەرتانە دەمی بوێت و تەڵی تەقیاک کەس نەتوانێت دفاعتان لێ بکە پس ئەم نەمایشت تەواوە ئەم وەزعیەتە سێرەییە ئەقلیمە کوردستانە تەواو بوو ئەمڕۆ داخم سیغەکەمە دات و داخم سیغەم ناداتەوە و داخم سیغەم ئەکاتەوە و داخم نایکاتەوە تەواو بوو چیشیان دروست کرد پێیان وایە جیلێکی متزەلزلی فاسدی پولێکیان دروست کردەوە نییە لەو ئەقلیمە کوردستانە هەر 200,000 نەفەر 300,000 نەفەر پوڵی ئێوە خوا مشەخۆر و فاسد دەست ئێوەس ئێمە خەبەرمان لە 4,800,000 نەفەری تر هەست خەڵکێکەوا لە ژێرە بۆمبارانە تەبلیغاتە ئێوە بەڵام لە هیچ جنایەتێکی ئێوانەوەگە و ئەمما تریبوناڵە کۆمەڵەیە شۆڕشی ڕەزەحمەت کێشان ساڵ هاست ئێمە تەحلیل سیاسی ئەمانەیەکەین کەمانە دەست و دەسەڵۆکە دەوڵەتە ئێرانی بۆ لە بینبردنە چمکە کورد و خەڵکە کورد ساڵ هاست کە ئێمە ئێژین پرۆسەیەکەمان پێ ئێژن مبارزە هیچێک نییە بێجگە لە شەهید سازی ئەم نگاهەوا جدیدەن لە تەریقە پێکاکا و پۆست کۆلۆنیالیزم ومانە تەبلیغەکەی بناوەوەی کە تۆ هەر جۆری هەڵس و کەوت کە ئەمە مقاومەتە مەسەڵەن ڕۆی تەمسترا و مقاومەتە نان ئەخۆی مقاومەتە کلانەی پیچکە خۆی مقاومەتە قنگ ڕوتۆ ئەەکەیتۆ مقاومەتە هەڵ ئەپەڕی مقاومەتە ئەکوژری مقاومەتە ئەمە کارە دەوڵەتە ئێرانە من دەمێکم مەکۆ کردگەسەوە دەمێکم مەکۆ کردگەسەوە من بۆ خاتری ئەوەی کەم بەشە پرۆپاگاندایی فاسد ئێوە و دەوڵەتە ئێرانی یارمەتیتانەدا BBC ئێران ئینتەرنەشناڵ ڕوودا و یارمەتیتانەدا ئەو ئەدەبیاتە سەخیفت داهاتی تانازی دەسەڕەشەکانی تیرۆر وەختێ ئەگەر حکمتان حکمە مەحکومیەت بوو حکمتان کوشتن بوو ئیعدام بوو سەقەتکردن بوو نیکن و قاڵبژن ڕەهبەرە گەوری شەهیدمان و کوژیا ترۆریان کرد دەست ڕەشەکانە ترۆر بۆ خاتری ئەوەی مەدارکی مەوجود بێ کە دەستە سپیە عەداڵەتە کوردان ئێوەی بە سزا بێیاند من ئەم تریبوناڵە بەرقەرارەکەم نیوترال بەرقەراریەکەم تەحلیلە سیاسی لێ ناکەم لە دەی تاگەلێ کە دریا بەسە دەرو لە لایەنە خۆیان ڕوودا و قسەگەلێک کە ئەعزاکانیان ئەیکەن بەڕەسی ئەەکەین ئەدەمە شەفافیەتە لەم کارە خۆی جۆرمە پۆخڵەواتکردنی یەک ماجەرا جۆرمە ئیسپاتە ماجەرا بەسەریانەوە کات نیشان نەدانە عاملین و ئامرین ئیدعاگەلە واهی توخوەت یەکێتیە نیشتمانی کۆمەڵە و ئێران سەرچاوەی خەبەر بن توورێ ناژی بیخنە چاڵە چاوتان بیخنە چاڵە چاوتان سەناریۆیە کە ئیدعای ئەکەن پڕە لە باگ پڕە لە درۆ و من ئەمە بەڕەسی ئەەکەم چ لە کڵاپاوس چ لە فەیسبووکە بۆ ئەم کارە ئەەکەم بۆ خاتری ئەوەی وەختی گەیە سەر حکومە ئێوە ئەگەر بەراعەت بوو خوب بەراعەتە ئەمە قەتڵی کوگۆ و لە نێوانە دوو نەفەر اتفاق کەوتگە قەتڵەوە جنایەتە وەلی ئێوە وتان کارە دەوڵەتە ئێرانە تێرۆر سیاسیە ئەگەر سابتی بکەین لەگرا درۆ ئەوە کوشتنە ئەم کوڕە بەسەرتان و سابتەوێت کە بەسەرتان سابت بوو تەمامە کۆمیتەی مەرکەزیتان و ڕەهبەریەتتان حکومە خوا و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ
ولا أو جيجا كإجراء حكمك ويكا إما جماعتكي سركي بخوازو أوانا نين حب بغض جناحي من بوي بعد خو منزور من نوي بيجين روينو لبرلمان أوروبا شكتانا كينونا بروي تبنى قنة بردكان بقنديل درتيرين وحكم دين وبسرتو إجراء كين استمن ببنا مالي بارتي نايجم إيو التواو بوغن ودرتشن والسيناريو كتان أمسا كاورا فكرة كامن بيكارم تيمم دي بيتانا يكم ومتحليلانا يكم نعم أما أرشيف تاريخه استنادا على أنقصانا وأم تحليلانا زريتيان لقوي زمين كو أكينو وكوي أكينو جامعة يما عادتي بأرشيف دروس كردن تداوم يك سياسة بيوستار نبو إما أمكار أكين يكبر بو هميشة وتماما وكارقلي من لتي أمصالانا للايانا أخيز كردوار سربخو كردم روجي أقات وقت توقنا أخستو بالو هلا أخستو فكرك الدنيا أخلتيني أم جامعي كردوارية إما سركيني يعني إما حركتك إن 5 مليون حركتك أو 5 مليون ندمي هز نسري هز يا الزماني وفكرتانا كل أو الرولتانا كل كسدسو أو الدميك تواوغا دميك تواوغا من أمر ريال مخوينو تو تواوغي ماجراي كوملا سرتاي دانان دادقاقل واسا بو تك أمانة عدم الشفافية بعث أوي حكمة بدريت بر أساس تمام هاوكارية تو نب أفكار عمومية احترام قاعدي نب بنمالي كوجياك كان احترام قاعدي نشفافية تهز نأقلبو مردم قاعدي أما كشتي جرمتو خليكيكي تو لم فزا حركي فسادة كردكتا روجنامه بويا خلقي ديمقراسي جرك ميدياي بلاو مهمة بخاطري وي ميديا لكش آزادا اتوانيت خوراك دروس بأفكار عمومي بدا تا أفكار عمومي راي قشتي حلويست دروس بقري تو خود يقلايانا بتك دولة إيران تك حكومة هريمة راي قشتي أجلا جينيت درويتيكي أما خوي بخلوات كردن الجناية وصالحاس خريكيني عدم الشفافية لمكارة حكمتان بسرع إجراءاتو بخاص حاليتان كم يقول لك نارا وكي خويشتانا حجكو يكنيان ولي ده صلاة إيما خرونك لياقس ولا سر الرش ده صلاة إيما ولا سر أبقوي زمينة يو ياتين بو تفريح بو أوروبا يا ألمانة يا فرنسا يا اسكندنافيا يا بريطانياتين يا أرونا الولايات المتحدة أمريكا يا أرونا أستراليا والله برويتنا وكيسي كانغورو درتيرم حكمي شمداي حكم لسر باطلنا ويتو تا إجراء أجر وكو عايش من بروي خد بشاريتو لأرجنتين 20 صاليش بمخفي زندگي كي دسم نكوي 21 سال دسم جيد حكمك بسر جابيتو ام كاراني شبوية اكري حد لأيستو برد بناغية كومل غاية سفيل كردي دابن ريت ايمن نا تولا سيني اكين نبر دوامية چرخي خوين اكين بوية تمام امصالانا اختارم بيتان دا خودان كوب كنو عامل اما ايمن نين خلق كرد برقرارية عدالتك بسرتانو وأم عدالتي جركا حج كس لم مملكته بحساوكتي وقامكي بو ناوريت إشي حساوكتي بيت إشي بيريت بابليك خلق جويلي بقريت خلق ووجدان عمومي بقزاوة دعوة بقريت معيار قل إنسانية كردانية كإيما اسمان رچاو بقريت من درفتان بيقدم لقل خلق صاحب خوين والدرد دارا شفاف برخورد كن بدروش مسياسي بين قويزياي بخوان فكر كن وانا بيجي كاتوانا نمكارب كن وجانا خوتان لهر بايتختي أوروبا يابن حكمتان لهر دقيقة لهر ثانية بسلا صادرة كريت
من پێتانە وت خوا دامی نیاگە ئەم کۆمەلگا جەمە بکەم و جەمیەکەمەوە هەرچیەکەم وت تەیس 7 ساڵە ڕابردوو دروست بوو وانیە دروستە وانیە لەمەوە بەبعدیش پێوێنە بۆ ئەم دادگارمە 7 ساڵە پێش نەکرد چون توانە ئیجرای نەویستە توانە ئیجرایی هەس و ئیجرا ئەکرێ جایا بە نەفع خۆتانە هاوکاری تەکا ئەکەن و محاولە ئەکەن لە ڕەوەندێکی مەدەنی سڤیلایزدا لە خۆتان دفاعکەن یا ئەڕۆیتە بڕیارە سیاسی و دروشم و خۆ وەزل ئەزانی ئەو جار دەسە سپیە تۆڵە و دەسە سپیە عەداڵەتە کورد یەکبار بۆ هەمیشە لە ئاستینە مێژوویە کووردا تێتە دەرەوە و یەک بە یەکتانە کاتە عیبرەتە ڕۆژگار واتان کەمە عیبرەتە ڕۆژگار پێتوانە بێ پوڵە هەزەڕۆی سریال دروستەکەی ئەو سەلام لە قمە و نیشانی ئەدەی قڵە خوا چ شەکڵیە تاریخ سازی ئەەکەی گرەکتەوە تەسویر و بنوارن وایە وەنە ئینسانە گەورەیەکە و نە نورانیە ناتوانین سەیریکەی زۆر مقەدەسە دەورانە ئەمە تەواو بوو خاس گوێ بگرە ئەو ئەقلیمە کوردستانە وا تۆ خەڵکێکەتیا دروست کردە مشتی پۆلی دەستکەوت کە نازانی چی بکات دنیای سەرمایه‌داری پوڵە خاتە دەرۆ تەنیا ئەبزار پوڵە بەڵام ئینسانەکە نە ئومیدی هەست نە هەدەفی هەست نە معنای هەست نە نازانی بەرەو کوێچێ ئەو خەڵکەوە ئەڕواتە عمرە لە ئەقلیمە کوردستان و هەر ئەوەسە ئەڕوا بۆ جندەبازی شمالە ئێران ئەڕوا بۆ جندەبازی بۆ قوم ئەڕوا بۆ جندەبازی بۆ تایلەند ئەمە هەرەوەسە دەفعەیە بۆ جندەبازی ئەڕواتە قوم دەفعەیە بۆ عمرەبازی ئەڕواتە مەککە دەفعەیە بۆ کەباب بازی ئەڕواتە ئەستەمبوڵ حاڵی بووی ئەمە ئەو کۆمەلگاسە ئێوە دروستان کردی ئێمە کۆمەلگایە کەواینتیا ئەیناسین لەزا ئەکسەریەتە مردم ئەم جامعە بەدەسە ئێوە بەزلە هاتگە ئێمە خەڵکی خۆمان وەکو خۆمانن لە ئەمر سیاسیە مشارەکەتە دەین لە ئەمر ئیجتماعیە مشارەکەتە دەین وەلیە دەمە ئەم جەریانە منم ئەگەر پێشووتریش تریبوناڵە تردانن یا خانەوادەی هیچ کام لەو کوژیاگانە حرمەتیان بۆ خوێنە کوژیاگەکانیان دانێنیە مشتی پەخمەی خوێڕی کە مەرزش بوون وەلێ شوعەیب زارعی وەلیە دەمی منم مدعی العمومی منم و ئەم پرۆژەی تریبوناڵە ئەوەمە بەرەو دووبارە اختارەکەم پێم خۆشە پێ بکەنی پێم خۆشە تعلیق لێوەی پێم خۆشە خۆت وەزل بزانی من لەم دیبەیتە ڕوو بە خەڵکە کوردەوار ئێژم خەڵکە کوردەوار کابرا غورور گرتگێسی وەکو قارون خۆی فشەکاتۆ بەرامبەر بە ئێوە و عەداڵەتە ئێوە و پرسیارە ئێوە فرە خۆی زل ئەکاکە نییە خۆی فرەزل لە کاکە نییە پێم خۆشە تەمەسخۆرکەی خۆت وەزل بزانی خۆت بگری جواو نەیت و تو جواو بیت و جواو نەیت و حکمە دەدرێت پێم خۆشە سەخیف ڕەفتارکەی کە حکمە بەم پێم خۆشە کارێ بکەی زیاتر لەسەر بکەفێ لایەوە خۆش